لەگەڵ بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر. کاک نەبەز زۆر بەخێر بێ. سەرەتا پێم بڵێ کەشوهەوای ڕۆژانی بانگەشەی هەڵبژاردن چۆن بەڕێوە چوو چۆن بوو؟ زۆر سپاس. تەبعاً خۆتان دەزانن کەوا ماوەی بانگەشەی هەڵبژاردننی بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 20 ڕۆژ بوو لە 25 ئەیلولەوە دەستی پێ کرد. دوێنێ شەو یاخود بەرەبەیانی ئەمڕۆ 12 کۆتایی پێهات. بانگەشەکە لە کەشوهەوایەکی ئازاد بەڕێوەچوو لە شاری هەولێر. لە سەرەتای دەستپێکردنی یاخود پێش دەستپێکردنی ئەو بانگەشەیە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن ئێمە لە پارێزگا کۆبنەوەی خۆمان ئەنجامدا بە ئامادەبوونی هەموو لایەنەکان. کۆبنەوەکەمان ئەو کات دوو تەوەر بوو، تەوەرێکی کارژێڕی خزمەتگوزاری بوو، تەوەرێکی تریشی ئەمنی بوو. تەوەرە کارژێڕیەکەی بۆ ئەوە بووکەوە ڕابگەیەندرێ کاندیدەکان و لایەنە سیاسیەکان بە شێوازێک دەتوانن بانگەشەی خۆیان بکەن، بە شێوازێک کە بەپێی یاساکانی کۆمسیۆن و ڕێنماییەکانی وەزارەتی شارەوانی و پارێزگاکە دەتوانن بانگەشەی خۆیان بکەن، سیمای شار پارێزراو بیتن، لە ڕووی ژینگەیەوە نابی زەرەر و زیانیان هەبی لە کاتی بانگەشە. ئەوانە هەمووی باسی لێوە کرا و متابعەش کرا و هەندێکی زراعتیش کرا لە هەولێر، وەکو لادانی چەند با بڵێن وێنە و ڕیکلامی کاندید و لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی لە دوورگەی نێوان شەقامەکان لەسەر چیمەنەکان کە زەرەر و زیانی بە چیمەنەکان گەیشت بوو، یاخود ئەو مەوادانەی کە قەدەغە بوو بەکاریان هێنا بوو ئەوە باس کرا. لە ڕووی ئەمنیەوە ئەمە و کاتیش ڕامانگەیان کەوا هێزە ئەمنیەکان پلانێکی تایبەت بە خۆیان داناوە بۆ ئەو ماوەیە. طبعاً تاکو هەڵبژاردنیش کۆتایی دێ خۆتان دەزانن، بەڵام ئەو گردبوونەوانە و ئەو قەرەباڵغیانە و بانگەشە کۆتایی پێهات بۆیە ئەوەی ئێستا دوێنێ هەبوو لەسەر شەقامەکان ئەو ڕۆنابی بەیانی پلانی ئەو 20 ڕۆژەتان وەکو خۆی جێبەجێ کرد؟ زۆر بەباشی جێبەجێ کرا، هیچ شتێکی وانە بوو کە شایانی باسکردن بێ، ڕووداو نەبوو، شەڕ و ئاژاوە دروست نەبوو، سەرڕای ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان زۆر بە ئازادانە لە کەشوهەوایەکی ئازاد ڕیکلام و بانگەشەی خۆیان کرد بۆ کاندیدەکان ڕۆژانە گردبوونەوەیان هەبوو لە شوێنە جیاجیاکان لە گۆڕەپانەکان. ئەمە بەڵام ئەو کات ڕامانگەیان کەوا هەر کەسێک هەر لایەنێک هەر کاندیدێک دەیەوێت کە ڕیکلام و یاخود گردبوونەوە بکاتن پێویستە ڕەزامەندی لە ژنەی ئەمنی وەربگریتن. ئەوانیش پابەند بوون؟ ئەکید پابەندبوونێکی باش هەبوو. کەواتە دەکرێت بڵێن بانگەشەیەکی شارستانیانە بەڕێوە چوو؟ ئەکید بە دڵنیاییەوە لە شاری هەولێر بانگەشەیەکی بەبێ چێشە و گرفت بەڕێوە چوو. هیچ چێشە و گرفتێکمان نەبوو، تەنها لە دواشەوەکانی بانگەشە یەک حاڵەت ڕوویداویش بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر ڕوونکردنەوەی خۆیدا و ئیجراعاتی یاسایی لە ڕێگای دادگاوە گیرابەر و کێشەکە کۆتایی پێهات. ئەوی تر لە ناو سەنتەری شار لە شوێنە گشتیەکان سەرڕای ئەوەی کە تەرکیزی زۆربەی زۆری کاندیدەکان لە ناو سەنتەری شاری هەولێر بوو. خۆت دەزانی ژمارەی هەولێر جیاوازی هەیە لە هەموو ڕوویەکەوە لەگەر شوێنەکانی تر. ئەو ئاهەنگانە ئەو فیستیڤالانەی کە سازیان دەکرد لە شوێنە گشتەکان لە گۆڕەپانەکان لە ناو پارکەکان ئەوە هەمووی هەبوو، بەڵام بەبێ چێشە و گرفت کۆتایی پێهات و بانگەشەیەکی ئازادانە هەموو لایەنەکانیش ئەوەی کە پێویستە باسیش بکەین هەموو لایەنە سیاسیەکان توانیان زۆر بە ئازادانە بانگەشەی خۆیان بکەن بەبێ ئەوەی تووشی هیچ بگرە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پارێزگاریشیان لێ دەکرا و ئەوانەی کە وەکو باسم کرد ئاگاداری لیژنەی ئەمنیان دەکردەوە و پاسەوانی تایبەتیشیان بۆ دادەنرا لە هەر شوێنێکەوە گردبوونەوەی خۆیان و ئاهەنگی خۆیان دەکرد. کاک نەبەس پێشەوەی باسی کاری ئێوە بکەم لە ڕۆژی هەڵبژاردن هەم دەنگدانی تایبەت و گشتیش دەمێتەوە بڵەمیانی لە شەوی ڕابردووە کە بانگەشەی هەڵبژاردن کۆتایی هات دیاردەیەک زۆر دەبینرا ئەویش لێکردنەوەی وێنەی کاندیدەکان بووە بردننی ئەو ستاندانەی کە لە سەری دانرابوون. ئێوە چه ئیجراعاتێکەکەن بەرامبەر بۆ کەسانە؟ بەخۆی لێکردنەوەی وێنە و ڕیکلامەکان یەک مانگ لەبەردەم هەموو کاندید و لایەنە سیاسیەکان هەیە دوای هەڵبژاردن ئەوانە کاندیدەکان خۆیان نەبوون یاخود لایەنە سیاسیەکان نەبوون. بەڵێ لە ماوەی مانگێک ئەوانە دەتوانن هەڵی بگرن بە پێچەوانەوە دوای تێپەڕبوونی ئەو مانگە ئەگەر هەڵی نەگرن تووشی لێپێچینەوە دەبن لەلایەن کۆمسیۆنەوە. ئێمە زۆر کار لە هەڵبژاردنەکانی ڕابردووش حکوومەت هاوکار بووە بۆ هەڵگرتنەوە و پاکردنەوەی شەقامەکان و لێکردنەوەی ئەو ڕکلام و دروشمانە لەسەر دیوار و
شوێنە گشتیەکان بەڵێ. بەڵام ئەوەی دوێنێ شەوێ ڕوویدا تەنها لە هەولێر نەبوو دەتوانم لێم لە هەموو کوردستان بوو احتیمالە کەسانێک وا تێگەیشتنکەوە ڕاگەندراکە بانگەشە کۆتایی پێهادەوان بە وێنانە شتێک گەیشتون بۆیە ئەو کارە ئەنجامدرا لە چەند شوێنێکی بەڵام ناسایی بوو ئەکید کارەکەیان ناسایی بووە بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکان بە تایبەت پۆلیسی هەولێر بە دوواداچوونی پێویست کراوە ئیزراتیش وەرگیراوە لە دوای ئەو وەستان دووتانە ڕێگە نادەن کە سوێنە و ئەمە بەڕاستی کە ئەو کاریان ئەنجامدا بوو ئەو ئاسنایان بردبوو ئەو کەسانە ڕۆژ درنگانی شەو و بەڵام وێنەکان و ئەوانی تریان لێکردبووە لەسەر شەقامەکان ئێمە ڕۆ لە ڕێگای تیمەکانی بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری ئەو شوێنانە پاکرانەوە ینی کە لەوێ بەجیان هێشتبوو بەڵام ئەکید متابعەکە بەردەوام دەبی داوە لە هاوڵاتیانیش دەکەین ئەوان بۆیان نییەکەوە دەستکاری ئەو وێنە و پۆستەر و بابلێن ئەو ڕکلامانە بکەن لەبەر ئەوەی تاکومانگەک دەتوانن لەو شوێنانە ببینێتەوە بەڵام داوا لە کاندید و لایەنە سیاسیەکانیش دەکەین کە دوای کۆتایی هاتنی پرۆسەی هەڵبژاردن پێویستە دەست بە هەڵگرتنەوەی ئەو ڕکلام و پۆستەرانە بکەن ئێمەش وەکو حکوومەت بە دڵنیاییەوە هاوکاری هەموو لایەنێک باشە کاک نەبەست پێم بڵێ ڕێکارەکانی ئێوە پلانتان بۆ ڕۆژی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی چۆن دەبێ وەکو لیژنەی ئەمنی ئەکید هەموو هێزە ئەمنیەکان پۆلیسی هاتوچۆ بیتن پۆلیسی ناوخۆ هێزەکانی ئاسایش پلانێکی باش دانراوە بۆ ئەوەی کەوا دەنگدەران بنکەکانی دەنگدان بە پێی یاسای کۆمسیۆن بە هەماهنگ لەگەڵ کۆمسیۆن پلانێکی باش دانراوە بۆ ئەوەی ئەو خەڵکە پارێزراو بیتن بەڵام ئەوەی گرنگە دەمەوێت لێرەش ڕای بگەینم برنەژورەوەی مۆبایل و هەموو جۆرە کامیرەیە قەدەغەیە بۆ ناو بنکەکانی دەنگدان ڕێگەشیان پێ نادرێت لەلایەن پۆلیسەوە پۆلیسی ئەو بنکانە کە بی بە نەژۆرەوە بۆیە پێویستە هاوڵاتی ئاگاداری ئەو خاڵە بیتن کەوا بە هیچ شێوەیەک مۆبایل لەگەڵ خۆی نەبات دەستخۆش بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر زۆر بەخێر بیت. سپاس.